تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. نەورۆستان پیرۆز، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسەگەرم و گرنگەکانی ڕۆژ. دەوترێت هیچ کاتێک بەقەت ئێستا کورد پێویستی بەوە نییە خاوەن گوتارێکی یەکگرتووی نەتەوەی بێت. دەپرسم ئاخۆ لە ئێستادا کورد خاوەنی ئەو گوتارەیە؟ لانیکەم لە باشووری کوردستان توانیومانە خاوەن گوتارێکی یەکگرتوو بین بۆی جێپەی خۆمان قایم بکەین لەو گۆڕانکاریانەی کە دیسان دەوترێت لە ناوچەکەدا بڕیارە بێتە ئاراوە. بابەتی دەوڵەتی کوردی کە زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت، ئایا پێویستی بەو کۆدەنگی و یەک گوتاریە نیە؟ پێویستی بەوە نییە کە ئێمە خاوەنی گوتارێکی نەتەوەی بین بۆ ئەوەی بەو ئامانجە بگەین؟ ئەم بابەتە تاوتوێ دەکەم بەڕێزان لەگەڵ میوانەکانم دکتۆر محەممەد کیانی پەرلەمانتاری پێشووی عراق، سوپاس بۆ ئامادەبوونت، هەروەها عرفان عەزیز خوێندکاری دکتۆرا، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. بەڕێزان وەک هەمیشەوە دەرفەتانی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجێ ناوتی پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت لەسەر تەوەری بەرنامەکە بۆ من بنووسن بۆ ئەوەی مەودای گفتوگۆکەمانی پێ فراوانتر بکەین. دکتۆر محەممەد، هەرو پرسیارە سادەیە، ئێمە خاوەنی گوتارێکی نەتەوەین؟ پێشەچی نەورۆز لە هەموو گەلی کورد و هەموو مرۆڤایەتی پیرۆز بێ و پیرۆزبایی ڕاگەیاندنی فێدرالی دیموکراتی ڕۆژاوای کوردستانیش لە هەموو گەلی کوردەکەمەوە دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد. هیوادارم لەو نقطەوە ئێمە خۆمان کۆکەینەوە، ئێمە خاوەن گوتارێکی نەتەوەی نینە، دابش بووینە بەسا حیزب و بە چەند حیزبێکە، هەر حیزبێکیش ڕاستی من کەلتورێکە، من دوانم برێم مەدرسێکی حیزبی هەبووە، مەدرسێکە بووە کە لە چیەکانەوە دەستی پێکردیە، تاکو ئێستا کوردی باشوور بەو سیاسەتە ئیشەکە هەمووی لەو مەدرسەوە هاتوونە، هەموو حیزبەکان ڕەنگە هەندێک گوتار و هەندێک شعارات و دەموچاوەکانیان فەرقی هەیە، بەڵام عەقلیەت و ممارەسەیان هەمان عەقلیەت و ممارەسەیە. بۆی ئێمە پەرتەوازەینە ئەوەی دەوترێت وی دەنووسرێت، ئەو شعاراتانەی کە دەوترێت و دەنووسرێت ئەوانە نییە کە تەوجیهی سیاسەتی حیزبەکان دەکە، وای نەما شتێکی دیکە هەیە، مەساڵحی تایبەت هەیە، مەساڵحی وزان بنەماڵە بێ، شخصێک بێ لە حیزبێکە یا چەند کەسێک بێ، تەوجیهی سیاسەتی باشووری کوردستانی کردیات بە ئیساشەوە. باشە هۆکارێک ئێمە بتوانین بە خۆمان دابچینەوە. باشە هۆکارەکە چییە؟ یعنی پێنەگەیشتنی تێگەیشتنە لە گرنگی ئەم بابەتە، یان ئەوەی کە دەوترێت هەمیشە دەستی وڵاتانی ئیقلیمی لە ناوچەکەدا و ویستێکی دەرەکی هەیە بۆ ئەوەی ئەم بابەتە گەشە نەکا و پێنەگا؟ من ئیعلامێکی بە وەکو کەسێکی ئایدۆلۆگ یان کەسێکی ملتەزیمی حیزبی قسە ناکەم، ئەگە حیزبیش بم بەو شێوە قسە هەرەوەها وەکو ئێستا ئەگە حیزبایش بایم وەکو ئێستا قسەکەم. باش، مشکلەی ئێمە ئازایی مشکلەی ئێمە مشکلەی فەقیری فکرە، ئێمە نەبوونی فکرە لە ناو گەلی کوردە بەعام، لە دەسەڵاتدارەوە بگرە بۆ خوارەوە. لە دەسەڵاتدار نازانێ معنای حکم چییە، ئیدارە چییە، دەسەڵات معنای حکم ینی تۆ کارێکی کۆمەڵایەتیت هەیە دەبێت بەجێی بێنی، مەجموعە خیەمێک و مەجموعە قەوانینێک هەیە دەبێت بەو شێوە بەڕێیە بڕوای بۆ ئەوەی ئەو مجتەمەع باشتر لە مەرحەلێکەوە بۆ لە مەرحەلێک بۆ مەرحەلێکی باشتری ببین. لە لای خوارەوەش برێن جەماوەر مقیاسێک نییە تەقییمی ئەدای دەسەڵاتی پێ بکە، ئەگەر نەبوونی ئەو مقیاسە جوای لێکات خەڵک تەقسیمە بێ بەسە حیزبەکانە وەلایەکی عەشوائیە بەبێ ئەوەی لە مەسلحەتی خۆی بزانێ مەسلحەتی کۆمەلگایەکە بزانێ. ئەوە مشکلێکی گەورەیە بەنسبەت گەلی کوردەوە، تاکو ئێمە نەتوانین ئەو مەرحەلەیە تەخەتیب بکەین ببینە بچینە مەرحەلەیەکی ئەوەیە بە عەقلانی سەیری ئەدای دەسەڵات بکەین، دەسەڵاتیش بە شێوەیەکی عەقلانی سیاست بکات لەسەر ئەساسێک کە بەرنامەیەکە تەقدیمەکە دەبێت ئەو بەرنامە ئیلتیزامی پێ بکات، نەک تەنها بۆ گەوجاندنە.
ئەمە ئەگەر نەگەینە ئەو مەرحەلەیە هەروەکو ئێستا بینینەوە ئێمە باشترین بێگەوەمە ئێمە لە باشترین مەرحەلەی تاریخیە بۆ ئێمە لە فەراغی تاریخی ئاجین چۆن بچینە ناو تاریخەوە ئێستا ئەو وەختە بوو کە ئێمە بچینە ناو تاریخ بەڵام بەداخەوە هەتا ئێستاکەش گوتاری ئێمە و ئەو هێزە سیاسیانەی هەیەە تموحی ئەوان یەک مەسەلەی ئەساسیە چۆن بتوان کۆنتترۆلی ملت بکەن چۆن بتوانن دەسەڵات و مالیەی ملت و سەرواتی ملت لە لای خۆیان کۆکەنەوە تو دەبێت ئەگە بدەوێت دەوڵەمەندیش بی دەبێت هەدەفێکت هەبێت لە دەوڵەمەند ئەو فرسەتە بۆ چوونە ناو تاریخ لە دەست چوە یان هێشتا دەرفەتماوە واللهی ئێستا ئێمە لە مەرحەلێکی حەریجە ڕاستی فراغ لە منطقەکە زۆرە ئەو فراغ وجودی ئەو فراغانەی لە منطقە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست هێشتا مەجای بۆ ئێمە هێشتەوە بەڵام بەڕاستی بیرکردنەوەی جددی دەبێت و دەبێت لە خۆبوردووی هەبێت لە لای حیزبەوە لە لای دەسەڵاتەوە لە لای سەرۆکەوە لە لای هەموو جونگەکانی دەسەڵات زۆر سپاس ئەوەی مە بگەینە سپاس دکتۆر کاگرفان سەرنجی تۆ لەسەر و بابەتە چۆنە ینی دکتۆر ئاماژەی بەوە کرد کە ئێمە نەمانتوانیوە تاوەکو ئێستا ببین بە خاوەن گوتارێکی نەتەوەی هاوڕایت؟ بەڵێ سەرەتا پیرۆزبای ساڵی تازای لە سەرجەم خەلکی کوردستان و لەماڵی سەربەرزی شەهیدان و پێشمەرگی قارەمانەکان ئەوانەی کە بە خوێنوگیانی خۆیان ئەو خاکە پارێزن و خوازیارم کە سەرکەوتنەکانیان بەردەوام بی بەرامبەر ئەو دژمنانەی کە یانەوێ دەست پەنجە و دەستی بۆ هەرێمی کوردستان درێژەکەن. بێگومان ئەگەر بگەڕێنەوە سەر یەک ڕێزی یان بڵێن یەک وتاری گەلی کوردستان ئەبێ باس لە باگڕەوەندیش بکەین. ئێمە ئەگەر بچینەوە سەر باگڕەوەند چەند ساڵێک پێش ئێستا بڵێن لە 30 تاکو 20 ساڵ پێش ئێستا گەلی کوردستان بە هەموو حیزبە سیاسیەکانی ئەو سەردەمەشەوە توانیانە یەک ڕێژی ناو پارتە سیاسیەکان یەک گوتاری بپێکن و دەرئەنجامەکەش ئەو هەرێمە لێ دروست بە ئەوەی کە ئەمڕۆ هەیە ڕەنگە هەندێک جار بەس باگراوندێکی نەتەوەی لە پشت ئەو ڕێکەوتن و یەک ڕێزیەوە هەبووە بالتأكيد ئەگەر نەبوایە نیان دەتوانێت ئەو دەرەنجامی کە ئەمڕۆ لە هەرمی کوردستاندا هەیە دروستی بکەن چونکە ئەمەیان ئەوەی کە ئێستا ئەمە حکوومەتێک پەرلەمانێک ئەو هەموو دەرەنجامی ئەو یەک ڕێزی گوتاری نەتەوەی بووە لە پشت ئەو هێزە کە دروست ببێ پەرلەمانێک و حکوومەتێک و ئەو دەستکەوتانە دروست بکاتن بۆیە من لە قسەکانی دکتۆر وەرەگرم لە بازنەیەکە لە چی لەوەی کە ئێستا ڕەنگە بارودۆخەکە جیاوازتر بێ لەگە ئەوەی 25 ساڵ پێش ئێستا جیاوازیەکەی چییە؟ ئێمە بەرەو قۆناغێک دەچین کە دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ گەلی کورد کە بە گوتارێکی یەکڕێزی بینەوە ناو بازنەی سیاسی خۆیان بۆ پاڵپشتیکردنی ئەو ئامانجانەی کە کورد چەند ساڵە خەبات دەکە لە پێناوی ئەویش ئەوەیە بۆ دروستبوونی دەوڵەتێک بۆ سربەخۆیبوونی گەلی کوردستان ئەویش لە چیوە دەگەڕێتەوە کە ئەوە کۆتایی هاتنی ئەو ڕێکەوتنامەیە کە 100 ساڵ پێش ئێستا لە مانگی 5 ساڵتی ئەپەڕێ بەسەر ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ ئایا ئێمە ئەم دەرفەتە چۆن ئەی خۆزینەوە بە یەک ڕێزی بتوانین گەلی کوردستان لە چوارچێوەی ئەو سنوورانەی کە 100 ساڵ پێش ئێستا لە کوردستان دابڕانە و پارچە پارچە بووینە بە شێوازێک دەتوانین یەک هەڵوێستی بنوێنین ئەمەیان ڕەنگە من بتوانم لەو خاڵەدە پاڵپشتی لە جەنابی دکتۆر بکەمەوە چونکە ئێمە تاکو ئەو دەقەیە کە 8 مانگ پێش ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان وتارێکی بەڵاو کردەوە کە ئێمە دەمانەوێت ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بکەین دواتر کێشە بۆ هەرێمی کوردستان چه ئەوانەی کە لە ڕووی ئابوووریەوە بودجێیان لە بەغدا بڕی و چه ئەوانەی کە ئاراستەی داعشیان ڕوبەڕووی هەرێمی کوردستان کردەوە ئەمانە هەمویان وای لێ هات کە ئەم مەوزوعات تاخیرتر بێ کێشەکان لە ناو هەرێمی کوردستان گەورەتر بن و نەتوانن بە یەک ڕێزی پاڵپشتی ئەو دەستکەوتە گەورەیە بکەن باشە بەڵام ئەگەر ئەم گوتارە لە پێشودا بوونی هەبوو بۆچی ئێستا حزۆری نەبوو حزۆری نییە یعنی هەست ناکەی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر هەش بوو بێت کاو بۆتەوانێ ینی هەر لە ناو گەنجانە بۆ نمونە تۆ هەست بەم ئینتیمایاکەی بتاکیت من هەست بە یەکەم کە ئەوش بەداخەوە کۆمەڵێک لیدەر یان بڵێن سەرکردەی سیاسی گەنجەکانی ئێمە وەکو ئێستا چۆن ئێمە ئینتیڤیوێک لەگەڵ جەنابەت لەگەڵ ئێمەکە هەر یەکە بە ئاراستەی بیری سیاسی خۆی
پاڵپشتی لە بیرۆکەی سیاسی خۆی دەکاتن و بە شێوازێک دەکاتن کە گەنج لە مەسەلەی نەتەواتی لەبیر بشیتەوە زیاتر لایانی حیزبی بگریتن کە ئەمەش بەڕێی من میدیاش بێ بەش نەبووە لەوەیە بە هەموو کەناڵەکانی بە هەموو چەمکەکانی میدیاوە بە بیندراوە بە بیسترا و بە خوێناریش هەمویان پاڵپشتی ئەو دروشمانە حکومڕانی حکومڕانی سیاسی دەکاتن نەوعی حکومڕانی سەرکردە سیاسەکانی ئێمەش بۆ خۆی کاریگەری دانەناوە لەسەر و بابەتە بەڵێ نەوعی حکومڕانی یان خراپی حکومڕانی سەرکردە سیاسەکانی ئێمە لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستا ئەمەی تۆغ نەکردوتەوانێ نەبوونی ئینتیما و بابەتی ئەگەر بگەڕێ مەسەلەی نەزانی زۆر گرنگ نییە ینی ئەمەیان ناگەڕێتەوە سەر ئەوەست ئێستا قسە لەسەر بکەین چونکە باگراوند بۆ مەسەلەی نەتەوەی زۆر مهمە تو تەماشای شۆڕەشەکانی ئەیلول و گوڵام بکە بە شێوازێک بووە کە خەڵک بەشداری لەو شۆڕەشی کردیە ڕاپەڕین و هاتوویەک خەڵک بەشداری لەو شۆڕەشی کردیە ئەوەیان دلیل لەوەی دەکە کە گەلی کورد پارتە سیاسیەکان تەسیراتیان لەسەر ملت دروست کردووە و ملەتیش توانێتی بە دوای فۆلۆی بە دوای ئەو دەستکەوتانە بگەڕێ کە ئەوەی پێشتر لێ وەرگیرایەوە ئەمانە هەمویان تەسیری هەبووە ئەوەی ئێستاش کە هەیە بێگومان ڕەنگە حیزبە سیاسیەکان هەتا حدێک تەسیریان هەبوو بێ لەسەر لاوازکردنی هەستی نەتەوایەتی لەناو فکری گەنجدا بەڵام پێم وایە ئەوە نییە بڵێن گەنج ئێستا بەگشتی بە دوای مەسلەی نەتەوەی یان گەنجی ئێحمال بکەن بەو ڕادێ بەس نەبووتە پرسێکی گرنگ ینی سەرنجەکە ئەوەیە بۆ نمونە من دڵنیام تۆ بۆ خۆ دەگەر هەر سەرنج بدەیت بۆ دکتۆری ژەو قسەی هەڕاستە لەناو گەنجا مەسلەی پرسی نەتەوایەتی بۆتە بابەتێکی گرنگ بۆتە بابەتێکە زانی ئەگەر ئێمە ناتوانین قسە لەسەر ئەم مەسلەیە بکەین بە جددی چونکە هیچ داتایەک هەتاکو ئێستا لەبەر دەستمان نییە بڵێن ڕێژەکە ئەو هەندەیە گەنج لەگەڵ مەسلەی نەتەوانیە یان بوون و نەبوونی بەداتا لەبەر دەستمان بێ بەڵام بەگشتی ئەگەر تو تەماشە بکەی ئەوە نییە بڵێن بێئومێدیەک دروست بکە کە گەنج پاڵپشتی مەسلەی نیشتیمانی و نەتەوایەکان ناکاتن بەڵکو ئێستا تەماشە بکە ئەو هەموو پێشمەرگە قارەمانەکان بەبێ موچە و بەبێ هەمووی گەنجە دیفاع لە خاک و نیشتیمان دەکاتن ئەمە یەکێکە لەو دەلالانەی کە لەو دەلیلانەی کە گەنج دیفاع لە مەسلەی خاکی خۆ و نیشتیمانی خۆی دەکاتن و هەستی نەتەوایەتی بەرزە بەڵام ڕەنگە بەشێک لە گەنجەکانی تریش بۆ نمونە ئەوانەی کە ڕوو لە دەرەوە دەکەن و ئامادەنی بۆی ئەو پوینتش نابی لە بیر بکەین بەڵام ناکرێ ئێمە لەبەرەوەی ناتانم قسە لەسەرەوە بکەم بڵێم ڕێژەکە چەندە چونکە پێم وایە ئەوەی من ئاگادار بم هیچ ڕێکخراوێک تاکو ئێستا یان لایەنێکی سیاسی توێژینەوەیەکی زانستی نەکرایە ڕاپرسێک نەکرای بڵێن ئایا چەند گەنج ئێستا لەو قۆناغیدا پاڵپشتی مەسەلەی نیشتیمانی و نەتەوایەکانە سپاس دەکەم دکتۆر پێشووتر مناقشەیەکی بچووکمان کرد لەسەر مەسەلەی پرۆسەی خوێندن و ئەوە کە باست لەوە کرد چەند ڕۆڵی هەیە چەند گرنگە ینی ئەم بابەتە بۆ مەسەلەی پرسی نەتەوایەتیش حتمما دیسانەوە هەر گرنگە تا چەند بە پلان توانراوە ینی کار بکرێ بۆ ئەوەی ئەم هەستە نەتەوایەتی قوڵ بکرێتەوە لەلایەن تاکی کوردەوە من ئەوەی ئەیبینم لەم داڕەوە دوێ سەیریکەی لە مەکتەبەوە سەیریکەی ئێمە بەڕاستی ئەوی پێرێن پەروەردە معنای ڕاستی کەلیمێکی بزەبت نییە بۆ ئیجوکیشن بە ئینگلیزی مەقابل ئینگلیزی ینی دەمەوێت دەمویست کەلیمێکی دیکەمانەوێ بەڵام بەڕاستی تەربیەی ئێرە ئیستا فاشیلە لێرە تو سەیری مستەوای تەلەبەکان کە هەتا لە بڕۆ جامیعەش ئێمە ئەوەی پێشان ئەمان بینی ئەو تەلەبە نییە ئەو دیراسە نەفسی دیراسە نییە شێوەی پەروەردەکردنی حەدە ئوسولوشی معلم من بابە معلم ما بینم 50 غەرض لە ئیملایەکەی ئەەکەم خۆم کابراایەکەم ڕاستی یەک ساڵم کوردی خوێندی ها عەربیم خوێندیە ئللا لە سەفی یەکی ابتیدایی کوردی خوێندیە ئەتوان بۆ کوردەکەت باش کوردەکەم زۆر ساکە پێوابی مەقسەدم لەوە چییە ینی ڕاستی تربیەتی مامۆستایەکەش کە ئەوەیە سەقەت بووە بزانە یەک ئەوە میسالە دەدەمێ کە ئەوەی کات وەختێکا پێرێن ڕکودی اقتصادی برێن ریسیشن چی پێرێندا برێن کەمبوونەوەی ئابووری لە بەریتانیا و لە ئەمریکا مەقالێکم خۆدووە ئەمریکیەک نووسی بوو ئەرێ ئێمە خەتەرمان لەسەر نییە ئەرێ لەبەر ئەوەی ئێمە باشترین سی جامیعی دنیا لە ئەمریکایە ئەوەندە بای ئەوەندە عەقلی پێگەیاندیە کە بتوانێت لەو ڕکودی اقتصادیە دەرچی بالفعل دەریشتوو
زەحمەتە بینین بەرامدەرەتی بەرام من عقلێکی اقتصادی لێرە نابینم لێی ناگەڕن یا لێشی ناگەڕن دەسەڵات لێی ناگەڕن من ئەزانم شخصەیە ئەیناسم ینی خەڵکمان هەیە خەڵکمان هەیە خەڵکی باشیشمان هەیە باشە بۆ لێ ناگەڕن نیەتیاری پێ ناکە ئەزانی بۆ نیەت و مەبەست لەبەر ئەوەی تموحی ئەو قسەی ئەو لەگەت تموحی سەرکردەکەی هەن یەک ناگرێتەوە بۆ لەبەر ئەوەی ئەو دەیەوێت شتێکی گوێ لێ بێ کە بە دڕی خۆیەتی ئەو بۆ شێوە قسە بکە معنای علمی نییە دەبێت بێتە کۆیلەکردنی مجتەمع کۆیلەکردنی عەلەم ئەوە خەتەرێکی گەلێ گەورەیە ئیستا جامیعەکان ببینە ئەو جامیعەی هەولێرە پێشانەکە سەلاحەدین بوو نییە باشترین منهەجی خوێندنی هەبوو بەڕاستی باشترین کە لە سلێمانی هاتبووە هەولێر بە فەقیریش و بینایەشی نەبوو ئەو دەما کاک ئێمە دوێنێکە لەگە برادێک کە برا قەشێک بابوو وتم ئەزا هیچ گونا زگم بە خۆمانە سووتێ وتی بۆ گوتم ئێمە پێشان گەنج بووین لە زمانی سەدامەنیە دایک و باوک پێیانەوتین دانیشن خۆتان بە فەتارەتە دەن ئیستاگە زاری ئێمە بە فەتارەتە گەزەکەی چی قسە ناکە لەبەر ئەوەی نییە ڕاستی قودرەتی تەحلیلی نییە ئێمە تەحلیلی دنیامانە کرد و سۆڤیەتمانە کرد و هەمومانەی ناوە بردو ئەو دەم لە ئەبان بردەوە کوردستان و ئەشتوونە ناو تەنزیمات و ئەشمان کرد بەس ئێستا کابرا نازانێ مافی چییە موواتی مافی هەیە بەمەبەست دەماکرێ طبعا بەمەوەستەکرێ ئەوە جێلکردنە ئیگنۆرەنس یعنی ئەوەکردن چی پێرێ لاوبالی دروستکردنی لاوبالی لای خەڵک خەتەرە لەسەر کۆمەلگا خب پێش مەسەلەن چییە من کە باسی ئەوان ناکەم من ڕقملەک هیچ کەسێک نییە وەکو شخص بەس من دەمەوێت ئەو کۆمەلگایە لە ئەلفەوە بچێتە با چۆنەی بێ باش ئللا دەبێت بە ئینجازات بێ بە ئیجوکیشن بێ بە ئەوە بێ کە کەسان کە تربیەتی بدەی تموحی هەبێ ئینسان کە تموحی تیا مرد بزان تموحی شەرعی هەبێ تموحی شخصی بەس بە شێوەیەکی شەرعی بەدەستی بێنێ لێی گەڕ بە ئەوە بکاتەوە بە معمەلێک بکاتەوە بە ئیختراعێک بکەوە نیە ئیسرائیل 95 لە سەتای اختراعاتی عالم لە ئیسرائیل دەست پێکات وەزانیوە سین چەند ملیۆنە ملیار و 400,000 وەنیە ئیسرائیل چەند ملیۆنە 7 ملیۆنە 95 اختراعات لە ئیسرائیل دەست پێکات ئیسرائیل بە چێژی یەک لە هەرە ئەوەکانی ئەوەیە برێنداهاتەکانی ئەوەیە کە ئەو اختراعاتانی لەوێ دەرەچێ ئەفرۆشێتە جیانی دیکە ئیبەنێ ئینتاجی لەسەرک ئەوەی بەشیان بۆ تێتەوە ئەو عقل دروستەکە ئێمە بە نەفەت من وەختێکی دیکەش وتمە بە بۆڕیە نەفر لەسەر شانتی دابنێ ناتوانیت تو دەوڵەت دروستکەی لەبەر دکتۆر ینی نەفت بزانانی کۆمۆدیتیەکە ئەنواع شت تەحکومی پێەکە مەسەلە تورکیایە خەتەکە بە یاڕوە گرتیەوە تو اقتصادەکەت خنکانتی وەنیە سعری هاتە خوارێ خەرساندە کەس تەوقیعی ئەوەشی ناکرد دویسان تو ئەفەوتی ئەوە مەسەلەی بیکاریکە مەسەلەی کەواریسی تەبیعیە سبێنی کە زیلزارێک ببێ ئەوە بیرە نەفتەکان ئەوە بوو شکا بۆ مانجێک ئەوە مەسفاد نییە بیرە نەفت نیە چۆنەشی باشە دکتۆر هەموو نەبوونی تەفکیری استراتیجیەکی کورد ئەوها بیرەکاتەوە لە کاتێکا ئێمە سەرکردەی جیاوازمان هەیە لایەنی سیاسی جیاوازمان هەیە من قسێکم کردوتم هەمووی پەروەردە یەک مەدرسەلە مەدرسەکە فاشیلە کە بۆیە دەموچاوەکانیان و شعاراتەکانیان ڕەنگە فەرقی هەیە بەڵام یەک عەقلیەت و یەک ممارەسەیە بەبێ جیاواز ئەتا ئەو عەقلیەت و ئەو ممارەسەیە نەڕوا مەسەلە تو لە بەریتانیا بوویتە حیزبی عومان و حیزبی بەرێ کۆنزەرڤەتیڤەوە نییە ئەگەر بێتەوە چی دێتە ئینتیخابات ئەو تو حزبێکەی بەس تو لە ناو تەلەبەیە یەکیان نەبینی بریاری ئەرکاکە تو لێبەری من ڕقم لە تووە کەم یا حیزبیاتەوە ئەبینی نابینی بۆیە لەبەر ئەوەی ئەوان پێکەوە ژیان فێر بوونە سەقافەتێکەیە من و تو دەبێ احترامی ڕێی یەکتری بگرین پێکەوە ئەژین تو فەلسەفەیەکت هەیە لە ژیانە من فەلسەفەیەکی دیکەم هەیە بەڵام هەردووکمان خزمەتی نەتیجە خزمەتی کۆمەلگاکەین ڕەنگە بە وجهە نەزەری جیاواز بە ڕێگای جیاواز بەڵام هەردووکمان هی ئەوەیە خزمەتەکات نەک ئەیشێنی ئەو کۆمەلگایە شێنی ئەوی منە بینم شکاندنی کۆمەلگایە کۆیلەکردنی کۆمەلگایە ئەوانە مشکلەیە گەورەترە دەبێ ئینسان شخصیەتی هەبێ لێگەڕی تو شخصیت دروست ببێ مەسەلەن باسی ئەوە کرا باسی نەتەوە دروستکردنی باسی دەوڵەتەکەی دەوڵەت ئەخە تو بۆ چی دروستەکەی دەبێت بۆ کەسێک دروستکردی دروست بوو بێ دەبێت نەتەوە سازیت کرد بێ دەبێت کەسە دروست کرد بێ کە ئەوە
ئیمانی بەخۆی بێ سیقەی بەخۆی بێ قدرەتی هەبێ ئیرادەی هەبێ هەتا بتوانێت بەری هەموو شتێک بگری ئێمە ئەو تاکەمان باشە ئەم بەڕاستیمە لە زمانی هەفتایەکان وەشتەکان هەمان بوو هەشمان بوو بەڕاستیش هەمان بوو ئەگەر کەمیش باە هەرمان بوو ئەی پێشمەرگە لە شوێ بوو ئەدی ئەو هەموو کیمیاییە چێدرەوە دیە بەس بەڕاستی سەرکە بەری ئەوە ناگرێت هەمووی بوارە دێ بۆ خارج یان ئەوە تا داعش هاتە مەخمور خەڵک لێرە ڕۆی بۆ حدود ئەما ئەگەر پەروەردەی سەر کردە و لایەنە سیاسەکان بن دواتر گفتوگوۆیە ماکەین بەس پێم خۆش ئێستا پرسیارەکە بکەمانی ئەی بەرپرسیارەتی تاک فەرد ینی لە کۆمەلگایە بۆ خۆی چی دواتر گفتوگوۆیە واکەین کاگەرفان بابەتی مەسلەی دەوڵەت ینی ئێستا زۆرترین قسەی لەبارەوە کرێ بەڵام ئەگەر ئێمە خاوەنی کۆمەڵێک سەرکردە و کۆمەڵێک لایەنی سیاسی بین کە جگە لە بە کۆیلەکردنی کۆمەلگا وەکو دکتۆر محەممەد دەڵێ و جگە لە گەوجاندن و لە پاڵەوەشدا هێشتا نەبوو بێتین بە خاوەن گوتارێکی نەتەوەیی کە گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا لە پێشە بە نیسبەت کوردەوە بە تایبەت ئیدی دەوڵەتی چی؟ من ڕەنگە لە هەندێک پوینتە جارێکی تر لەگەڵ جەنابی دکتۆر بم لەسەر مەسەرەی پەروەردەکردنی قوتابی لە ناوەندەکانی خوێندن چونکە لە ساڵی 2011 من ڕیسێرجێکم کرد لەسەر ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ چەند لە خلالی چەند ینی ئەو دامەی کە دێتەکردن باشە چەندە خۆی بەپێی پێوەری جیهانی یونسکۆ دەرفەت پێدەدا لە 90 ڕۆژ کەمتر نەبی ئێمە 76 ڕۆژ هەیە لە کۆی گشتی ئەوە یەکێک لە پوینتەکانی ئەو ڕسێجە بێگومان کەمتر خەمی بە جەمع ینی منە بەڵێ جەمعی هەمووی باشە کەمتر خەمی لەو مەسەلەیدا هەیە بەڵام من ئەو قەناعەتەم نییە کە فاشیل بی چونکە ئێمە ئێستا بەدەیان زانکۆ لە کوردستان هەن و بەدەیان مرۆڤی ئیدوکیت پێگەیاندووە کە دەتوانێت ڕستێج لەسەر هەموو بابەتە هەریەک بە گوێری بابەتی خۆی بۆچی داهێنەرمان نییە بۆ داهێنەرمان نییانی داهێنەر کارزانگیان ئێمەش مەبەست لە چ ڕوویەکەوە داهێنەر هەبیتن لەو نمونانەی کە باسی کردیانی بۆ هەمان بێ لە فیزیا هەمان بێ لە هەمان بێ خۆی ئێمە تەنها تەقلید بکەوە تو دەبێ عقلێک دروست داهێنەریش هەیە عقلە بتوانێت ئیبداع بووە لە مەسلەی جیۆلۆجی لە مەسلەی بایۆلۆجی خانەی دۆزیتەوە لە میدیاکان بەڵاوبوویتەوە چۆن چەندین نمونە ئێستا لە بەردەستی من هەیە بۆ حاڵەتە هەمان بووە بەڵام بڵێ کەم تەرخەمی نەبووە کەم تەرخەمی هەبووە بەڵام یەک جاریش بەوەی نەبووە کە نەبیتن مەسەلەی ینی بۆ نمونە ئەو داهێنانانی کە هەیە لە ناو ئێمەیە وەکو تۆڵی هەیە ینی نمونەت لە بەردەست بەقەت ژمارەی ئەو دکتۆرە و ئەو ماستەرانەیە کە لە ماوەی ڕابردوودا بەخشراوەتەوە و خەڵک بەدەستێنەوە ینی بەقەدەوەیە گەر بێ مقارنە بکەی دکتۆری ژوستی قسێ بکە ویستم قسە بکەم باش ئیسا لە بڕۆ جامعی ئەوە سلاح الدین لێرە بڕۆ مختبەری فیزیا کیمیایی تێری مامۆستا بە پارەی خۆی بیکڕی من لەگەڵتم لە من بیدات ئیشارەتم پێدا نە مەقسەدم ئەوە من خستمە یەک قالبەوە ئێمە دەوێت بەڵام ئەمە دەبی قسە لەسەر چۆن ملت لە ئەلفەوە ئەچێتە بە ئەوەیە ئەمە لەسەر مەسەلەی ئەوە سەرێکی جددیە تو ئەگەر دەتەوێت علم دۆسێک مامۆستا نابێت لە پارەی خۆی بچێت مۆعاد بکڕی قسەکە دروستە من ئی ساڵی شێستەکانە باشە بۆ پارە هەیە بۆ هونەرمەند بەڵام ئەوە واقعە لە ڕووی ئیدوکیشنەوە ئێمە کەم تەرخەمیمان هەیە بەڵام مەسەلەی سیاسی نیشتیمانی نەتەوەیی ئەو سەرکردانی کە ئێستا وڵات بەڕێوە بن جیاوازیەکی زۆریان هەیە گەر ئێستا مە بەراورد بکەین لەگەڵ ئەوەی کە ئێستا پێدەگات چونکە جوگرافیای سیاسی هەرێمی کوردستان ئەو من لە بیداتی قسەکانی خۆم ئیشارەتی پێدا زۆر جیاوازی هەیە ئەگەر ئێمە کۆمپایری جیاوازی نابینی سەرکردەیەکی خۆمان لەگە سەرکردەیەکی وڵاتانی ئەوروپی بکەین چونکە ئێمە لە ژنگەیەکی سیاسیدا ژیاوین چونکە لە سەرەتای دروستبوونی ئێمە بە شۆڕشەوە هاتوین لەبەر ئەوەی کە میلەتی ئێمە میلەتێک بووە کە غەدری لێکراوە بە درێژایی مێژوو ئەو سەرکردانە بە دوای ئەوەدا گەڕاون کە مافی ئەو میلەتە بەدەست بێنن کە ماف بەدەست هاتووە ئەو پارچە هەریمە کوردستانی کە ئێستا لێرە هەیە نەخشە لە پارچەکانی تریژبی ئەوە دەرئەنجامی ئەو زەحمەتە و ماندیبوونەی ئەو سەرکردانە بووە کە ئێستا وڵات بەڕێوە دەبن خۆ ڕەنگە کەم تەرخەمیشیان هەبێ لە کۆمەڵێک مەسەڵ ڕەنگەیان هەیەە کەس بێکەم و کوڕین یەکا کارزان
اما واقعك وبقناعتي منيش اوانش او قناعتيان هيك كم كوريان نيه ما دام اما مروفي ما كم كوريمان هنا بلام ناكري دكتور جان عفوكي بلام ناكري اما بلين فاشله چونکە مەسەلەی فاشیل ڕێک 0 پوینتی دەداتێ تێدەگەی مەسەلەی فاشیل 0 دەداتێ لە 0یشەوە باشە ئێمە دەبێت تەماشا بکەین ئەزمموی هەرێمی کوردستان ئێستا لە قۆناغێکدایە لەسەر ئاستی جیهان ڕینکیش زۆر بەرزە هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سکیوریتیەوە تێدەگەی ئاسایشی نێودەوڵەتیەوە و لە ڕووی پاراستنی ئەمنیەت و ئەمانی هەرێمی کوردستان ئەوانە هەموو قۆناغی زۆری بڕیون بۆ ئێستا نمونەت باوینەوە لە ڕووی سکیوریتیەوە ئەمنیەتەوە یان بڵین ئاسایشی نێودەوڵەتی تو ئەگەر بێت و تەماشە بکەی هاتنی داعش بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەو ڕێککەوتنامەی نێودەوڵەتی کە لەلایەن دەوڵەتانەوە ڕێککەوتون کە لە ئایسس بدەن لە داعش بدەن سەرۆکی هەرێمی کوردستان سەرپەرشتی ئەو گروپە دەکەن دەدەگەی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێوە دەبە ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەم پێشمەرگە توانیتی هەنگاوی زۆر بەرەو پێشەوە بەتن و تاکە هێز بووە کە بۆ نمونەیەک پێت دەڵێم هێزی ڕژێمی بەشار ئەسەد نەیتوانی خۆڕاگربی بەرامبەر بە داعش هێزی عێراقی کە پرچەک کرابوو لەلایەن وڵاتانی ئەوروپی و بە ئەمریکاشەوە نەیتوانی بەرامبەر داعش ڕاوەستی تاکە هێز بتوانی بی داعشی تێکشکاندی بی هێزی پێشمەرگەیە ئەوەش لە سای سەری کێوە هاتووە ئەوەیە ئەو کەسانان کە دوێنێ و پێری خەباتیان کردووە گەیاندۆتە ئەو قۆناغی کە ئێستا ئێمە لینە و هەرێمی کوردستان تێدا بپارێزی ئێمە ناکرێ بە هیچ نەوعەک بەراوردی ئەو شتانە فرامۆش بکەین و ناشکرێ برین کەم تەرخەمی نییە باشە ئەم قسەیەت بە جۆرێکی ترگەر من تەرجەمەی بکەم کە دەڵێ بەرهەمی ئەو سەرکردانەیە کە ئێستا وڵات بەڕێوە دەبن بە واتایە دێت کە مەسلەی دەسا و دەستکردنی دەسەڵات لەبیر خۆمان بەرینەوە ئەوە پوینتێکی ترە ئەگەر بێ قسە لەسەر مەسەلەی بکرێ عفونکە مەسەلەی دەستا و دەستکردن ئێمە قەنەعەتمان پێ هەیە تەسەوڕ ناکەم هیچ سەرکردەیەکیش کە ژیانی خۆی بۆ دروستکردنی ئەو مێژووی کە ئێستا هەیە ئەو خەباتی کە ئێستا هەیە وا بە ئاسانی بڵێ من چاو لەو دکتاتۆرانەتی ڕابردوو دەکەم بەڵام ئەبێ ئێمە بەراوردی بارودۆخەکە بکەین باش جیوپۆلۆتیکی ئێمە جوگرافیای سیاسی ئێمە ئەو قۆناغە ئێمە نەگەیشتونە لەو قۆناغیدا ئێستا ئێمە هەندێک مەرحەلە هەنگاو بنین ئەوەی کە سەرنجتە بوو بن بە وەرە کاک عرفان من لە زۆر شتان لەگە توانیمان جارێ سەرۆکی هەرێم قیادەی ئەوە ناکات ئەو تەحالفە ناکات کە دژی داعش هەیە واقعی بین یعنی ئەگە واقعی قسە نەکەین غەڵەتەکەین ئێمە مەراتی خۆمان بە لا ڕێ ئابین ئەوەی قیادەیەکە ئەمریکایە برێد مەگێرکە من ئاگادارم من ئاگاداری زۆر من نییە بڕۆ من پێرێ بابەتێکم لە BBC خوێندیتەوە باس لەوە سەحەفێک میش پارێ کاکە ئاخر ناکرێت و سوحفی وەسپارەکەی کە بە پارە ئیش دەکات دکتۆر ئەتوانی بە پارە عفوم کاک کارزانگە نابێ ئێمە ئەگەر مقارنەی پەیەدە ئەوە بکەین یەپەگە بکەین خۆ یەپەگە ئەلێرە مقاتعی لەسەر بووە حدود لەسەر داخرایە لە لای تورکیا حدودی لەسەر داخرا بووە نیە ئەو دەم بەو ئیمکانیەتە زەعیفە توانیانە ئەو پەری تەسیریان هەبێ لەسەر داعش ئێمە باسەکەمان نەکردووە لەسەر ئەوەیە دەزانمونێکی بەسیت بۆ تو بینمەوە چوونی پێشمەرگە بۆ کۆبانی پاڵپشتی کێ بوو پێم بڵێ زەختی ئەمریکا بوو مەجبوری تورکیای کرد کە ڕێ بکاتەوە تورکیا ڕێی ناکردەوە بۆ شێوە نەبێ لەبەرەوەی نەویست شەرعیەتێک بداتە ئەوێ بەم باشتر لەوێوە تشتیان بۆ ئارتیکال هەنا بەدەیان ئارتیکال هەنا کە سەرۆکی هەرێمی ڕاستەقینی ئێرە نەبوو بۆ ئەوی ئەم بابەتە ڕووبا بە قەدەوەی کەفشاری ئەمریکا بۆ دەیویست با بچێ با حەزیان لێ بۆ بچن زانی یەکەم شت ئێمە ناکەم ئەگەر وستی ئەوەنە بەرام مەسەلەت سیە زەختەکە لەسەر تورکیا بوو چکە تورکیا ڕێگەرێکە بوو
للري دبا الى تركيا او الري بكريتو كوباني تشكو حدودنا عاتو سريره ليو الا دبا او مزالشي بدا دباتشي بكري عفوا دباتشي بكري هسه بناوي بيجمرقوا وتي تركيا وتي بابا بيجمرق بني كم جار او مو مساله مقصد ما هونيك كم ولا انجازاتي للدوري بيجمرق ما من ديك قصه لسر اواعي كم تو داوای قوسك تكر دبرهم بطاقه دسكوتي واقع ورا كبديان بابت بزماني عربي بزماني انجليزي لسر او تشوني بيشمرقه بو كوباني كرا ولا همان شو عفوا دكتور با مقصيكم كم نكتو لو شو كم من حاجه كم او رحيه تحدي فرمو اما شو كم او دسكوتي زور قوربو وقسي جنابي دكتوريش اگر ما بستي او بك تركيا رجاي پیدا بوي چونك امريكا نيده توان مباشر بشي اما هم ما دزان امريكا او دزگا پیشکوتوانه هي هیچ بيويس ناكا برجاي كي پیاده صد پیشمرگه دو صد پیشمرگه بنيريتنو او چکانه بنيري ديان گورپاني ديكه هبو که پیارکانی امريكا لي بنشينو بشوازه كي تربروا اما واضحه تصور دەکەم هم کەسێک باش سپاسەکەم وستی قسەکانی لەسەر مەسەلەی قیادەکردنی شەڕی داعش لەم مثلا ما نيلسون مانديلا اوش خباتي شورش جري كرت نيلسون مانديلا لو قورون قد نبوه خباتي هبو حزبي هبو تقداري هبونيا 27 سال لسجن ابو بخوي سروكشي جروبيشي تقداري بو جيرا حكم درا هات دري كبو رئيس جمهور 4 سال همو ساو جنوبي افريقيا داوای لێکەوتیان خۆت هەربژێرەوە مستحيل لو تمنايك او كاتي مستقر مزان انا هیچ کێشە نەما اول ايست تيمور سەرۆکی ئیست تیمور کە ئیستیقلالیان وەگرت 4 سال چوو سەرۆکاتی کرد داعش سەرۆکی برازیل داوایان لێ کرد خۆی هەربژێرێتەوە خۆی ناژێرێتەوە مەسەلەکە چی لێرە تەسەور بۆ حکومە فرقی هەیە لە شخصێکەوە لە جێیەکەوە بۆ جێیشتکە ئەو تەسەوری لێرە گوزارێت چ جیاوازی بقناعتي من ئەوەی من هەیخوێنمەوە خوێندنەوەی منە ڕەنگە عرفان طبعا لەگە منەوە ئەلێرە دەبێ تا حەسر ببێ سەرکردایەتی لە یەک بنەماڵە و لە یەک عایلەیە ئەوە غەڵەتە لەبەرەوە ملت تو نازانی ڕەنگە کوڕی کابرایەکە باوچی مردیە بە هەتیمی گەورە بۆ بەرام ئیمکانیەتی هەیە ئەتوانی باشترین ئیدارەی دەوڵەت بکە ئێمە بۆ ئەو ملەتە لە کەسێکی و ئیمکانیەتێکی ئەوها محروم بکەین وایە نە ئەوە میسال گەلێک زۆرە لە ئەوە وەنیە بەرام ئێستاکە سەیری کە سیاسەتی حیزب لە ماری مام جەلال زیاتر چێ هەیە بڕێ ببە مەکتەب سیاسیەکان ناتوانێت شەلەلە نەبەستت لە ئەوە یەکێکی باشە ئی پارتی لە ئەماری بارزانی زیاتر کەسیت کە قسەی ئاخیری نییە ڕاستیەوە حقیقەتە خۆم دەبڕەنگەوە خەتەرە لە سەمەنە قساناکە بەزەوە وایە حقیقەت وایە و لە حیزبەکانی دیکە شخصی یەکەم و دووە میتیانیە هەر یەکەمی هەیە ئەوانە هەمووی ئەوە عەقلیەتەیە کە من پێت دەرێن مەدەرسەکە فاشیلە ئەوەیە ئەو شێوەیە ئێمە دەبێ برێن مەسەلەی نەتەوە مەسەلە حەسر نییە بە عەشیرەتێک و بە مناوچێک و بە کەسێکەوە یا بە عایلێکەوە مەسەلەیەکی جەماعیە عەقلێکی جەماعیە خەونێکی جەماعیە ئەو خەونە جەماعیە دەبێت باشترین کەس بەڕێ ناوڕێکی بازرگانی ڕێکلامیکی بازرگانیمان هەیە و دواتر بەردەوام بین نەمەلات کاک عرفان بەڕێزان لەگەڵمان بمێنەوە بەردەوام بین تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. سانەکەم دووبارە سلااو ناوبڕەکەمان لە گفتوگۆکە گەرمتر بوو کاک عرفان ینی قسەکرا لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستانە بۆچی ئێمە سەرکردەیەکی وەکو ماندێلا دروست نابێ وەکو نمونەی ئەو سەرکردانی دیکە ینی بۆچی تەموح هەیە بۆ حکومڕانی بەردەوام لە هەرێمی کوردستانەوەی کە دکتۆر محەممەد ئاماژەی پێکرد خۆی سەرکردەی وەکو ماندێلا ئێمە هەمان بووە بارزانینە من یەکێکە لەو کەسانە کە گەلی کورد و جیهان شانازی پێوە دەکە ئەمە واقعەکە و جگە لەوەش مەسلەی کە دکتۆر
جیاوازی هەرێمی کوردستان لەگەڵ چەند دەوڵەتێکی کرد ئەوان خاوەنی دەوڵەتی سیادین. ئێمە لە هەرێمی کوردستان تازە هەنگاو دەنێن باس لەوەی دەکەین کە چۆن ڕیفراندۆمێک بکەین کە گەلی کورد دەنگ بە مافەکانی خۆی بدەێت و دەوڵەتێک دروستکەین. ناکرێ ئەمە حاڵەتێک. حاڵەتی دووەم جیوپۆلۆتیک جوگرافیای سیاسی هەرێمی کوردستان جیاوازیەکی یەکجار زۆر هەیە لەگەڵ ئەو وڵاتانەی کە جەنابی دکتۆر باسی لێوە کردن. لەبەرچی چونکە ئێمە هەرێمی کوردستان هەر چوار پارچەی کوردستان 100 ساڵ پێش ئێستا دابەش کرا بەسەر سێ وڵاتی زڵهێز: تورکیا، ئیرانە، سووریا، عێراقە. ئەوانە هەمویان لە ڕووی سەربازیەوە لە ساڵانی ڕابردوو لە ڕینکی بەرزدا بوون کە ئێمە ناتوانین بە شەڕ لەگەیان یەکلا بکەینەوە. حاڵەتی دیبلۆماسیەتمان هەیە. باشە بەڵام لە کۆی گفتوگۆکەم ئاخۆ ئێستا تێگەیشتم ئامادەسازیش نەکراوە بۆ ئەوەی بە شێوازی دیکە ئەم بابەتە. من لە بیدایەتی قسەکانم پێم وتی کە سەرۆکی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی دەرکرد، پەرلەمانی ئاگادار کردەوە خۆ ئامادە بکەن بۆ ئەوەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بکرێ. ئەو سوکانی داعش بۆ ڕای هەرێمی کوردستان هاتەوە. خۆ ئێمە ئێستاش لە بیرمانە یەکێک لە کەناڵەکانی هەرێمی کوردستان لیقایەکی لەگەڵ سەرکردەیەکی داعش کردوتی ئێمە ئامادەنین شار لەگە هەرێمی کوردستان بکەین. نازانێتە چەند لە بیرتان ئامادەنین و بەرنامەشمان نییە. ئایا بەرنمەکەیان بۆ گۆڕا دوای ئەوەی کە کوردستان بیەوێ ڕیفراندۆم بکاتن و هەنگاو بنێ بۆ سەربەخۆی کوردستان؟ ئەمە وازحە دەستی نارانی کورد لە پشت بووە کە ئەم شەڕە بۆ هەرێمی کوردستان دروست بی. کە شەڕ بۆ هەرێمی کوردستان دروست بوو پێشتر کە بودجە لە بەغدا بڕا، مەسەلەی اقتصادی و سیکوریتی ئەمنی لە هەرێمی کوردستان دروست بوو، ئێمە نەمانتوانیەوە هەنگاوە بنین. ئێستاش جەنابی سەرۆک لە دەیسێ لە یەکێک لە کۆبوونەوەکانی کادرانی پارتی ئیشارەت بەوەی بەدەداتن کە بۆ فیدراسیۆن ئێمە ئامادەکاری دەکەین و تەسەوڕش ناکەم سەرکردایەتی کورد لەو مەسلەی پەشیمان بنەوە و قەناعەتی منیش وایە ڕەنگە خۆ مەسلەی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ کارزان لە مانگی 1915 دەست پێ کرا بە شێوەیەکی نهێنی و لە ئاخری مانگی چواری 1916 جێبەجێ کرا. ئەمەیان 7 مانگ بوون لە ناوبەینی ئەم نهێنیە کە تورکیا وەکو وڵاتێکی عوسمانی ئەو تورکیا کە وڵاتێک بوو ئەو کاتە عوسمانیەکان کە ویلایەتی ڕقا، ویلایەتی بەسڕا، ویلایەتی مووسڵ هەموو لەژێر دەستی ئەواندا بوو. ئەوان هەستیان بەو ڕێکەوتنامەیە نەکرد بوو کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها لە ناوبەینی بەریتانیا و فەڕەنسا دیبلۆماتکارێکی وەکو بیکۆ و دیبلۆماتکارێکی وەکو سایکس ئەو ڕێکەوتنامەیان کرد و ڕوسیشیان لێ ئاگادار کردەوە. ئێستاش من قەناعەتم وایە کە ڕێکەوتنامەی نهێنی هەن و کوردیش یاریزانێکی زۆر بەهێزە لەناو ئەو ڕێکەوتنامەیە. ئێستا یاری چێکی بەهێزە؟ بەڵێ تەماشاکەر نابی ئەمە معلومەیە یان تەسەورە، ینی تەسەوری خۆت وایە؟ ئەوە قەناعەتی من وایە بەپێی ئەو باگراوەندی ئێستا کەسەی پێچەوانە هەیە پێشووتری ژویستم بێڵم، ینی ئەگەر ئەم معادلەیانە بێنە ئاراوە بەبێ کاریگەری دەستێوەردانی وڵاتە زلێزەکانی دنیا بە ئەمریکا بە نمونە نابێ وانە، بەڵام تەسەوری ئەمریکا مازانی سیاسی دەستهەڵاتدارانیش گۆڕاوە. ئێستا بۆ نمونە جاران فەڕەنسا و بەریتانیا و رووسیا بوو، ئێستا ئەمریکا شاتۆتە ناوێ و ئەمریکاش دۆستێکی نێزیکی گەلی کورددا دەندرێ و تەسەوڕیش دەکەم هەرێمی کوردستان بتاکید مەبەستم لە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کاریگەریەکانی ئەمریکا ئێستا زۆرترە لە ئەو کاتی فەڕەنسا و بەریتانیا. باشە سوپاسەکەم دکتۆر، ئەگەر سەرنجت هەبێ لەسەر قسەکانی لە زۆر باشە پرسیارێکم کرد پێشووتر نامەوێت بیرم بچێتەوە بۆ ئەوەی ئەوەندەی ماوەی بەرنامەکە ما بێت قسەی لەسەر بکەین. مەسەلەی ڕۆڵی تاک، یعنی ئەگەر لایەنێکی سیاسی ئەگەر سەرکردەیەکی سیاسی بێوێت میلەت بگەوجێنێ بە کۆیلی بکە، ڕۆڵی تاک خۆی چییە؟ ڕۆڵی تاک ئەگەڕێتەوە سەر ڕاستی مستەوای وعی ئەو تاکە. ئەگە تو مەکتەبت فەشەل بێت، ئیژوکیشنێک بێن ئەوە پەروەردەکەت فەشەل بێت، ئەو کابرایە توانی شخصێکی دروست نەکرێت توانای بیرکردنەوەی هەبێ لە هەموو مەجالێکە. بەڕاستی مە زۆربەی مسەقافینەکانمان ئەوی ڕۆشنبیرەکان توانای بیرکردنەوەیان نییە، بیارکردنەوەیکی ڕاست. لەبەرەوەی ئەوەی ئەگەر لەسەر فەیسبووکە بینییان لە هەندێک جەریدە و لەو سایت و شتانە خوێنیەوە
هەمووی شەڕەدەنووکە من هەتا ئێستاکە خوێندنەوەیەکی استراتیزیم نەدیتیە بۆ قەزیەی کورد لەلایەن ڕۆشنبیرێکی کوردەوە نەمدیتێ با قەراری قەتی ئەوە باوەت بێری لەبەر ئەوەی مەسەلەی سەر کاگعیدفان باسی هەندێک شتەکە ئەوانە زۆر سەدحینە ڕاستی لەبەر ئەوەی مەسەلەی استراتیژی کە دەوڵەتان استراتیجیەت دائنێن ڕۆژێک و دوو ڕۆژ نابینن ئەوان 50 سال و 100 سال لە پێ باشە سەرنجەکان چی بوو لە سەرسەکانی سەرنجەکان ئەوەیە مەسەلەی ئەوەیە مەسەلەی ئەوەی کە دیپلۆماسیەتی کورد هەر بەڕاستی وجودی نییە تا ئێستاش تا ئێستا وجودی ئەوە دیپلۆماسیەت سیاسی کوردی من سەر ئاخە من نامەوە مەسەلەت بۆ بێن هەندێک لە هەندێک کەساتی بدەم لێرە ئەوە بکەم بەڵام ئەوە نەوەڵا نامەوێت لە کەسبی بەڵام حەزەکەم دیپلۆماسیەت ئەوەیە تۆ دەبێت بزانی مەسلحەتی جێیان چۆنە بە زمانی ئەوان بزانی قسە بکەی بە مستەوای تەفکیری ئەوان بیر بکەیەوە کەواتە من عەفوی قسە ئێمە ناکرێ بە زمانی ناحەزانی خۆمان قسە بکەین دەبێت بزانی بە زمانی ئەوان بیر ئەوە قسە بۆ ئەوە من ئەتوانم بزانم من نامەوێت حکەم بەڕاستی بەڵام من باسی واکەم زمانی دیپلۆماسی فەرقی هەیە یەک قسەت پێرێ دەزانم دەبێت بزانی معنایەکەی چیەوە ئیمپلیکیشنەکەی چیە لەوە ئەوە نییە بزانم کاکە سەتان شت کرایە ڕاستی علاقی بەوە نییە بۆ نییە کە ئەوە دیپلۆماسیەتی تیانی ئەسڵ ئەخە دیپلۆماسیەتی ئێمە لەسەر چیە لەسەر ئەساسی بەکرێگرتنی چەند لۆبیەکە ئەو لۆبیانە تااقەتی ئەوەیان نییە مقابلەی لۆبی ئیسرائیلی بێت بەرامبەر لۆبی تورکی بێت بەرامبەر حتى لۆبی عێراقیش بگرێت دیپلۆماسیەت بە لۆبی دروست ناکرێت دەبێ مەسلحەتە چۆن ئەتوانی من مەسلحەتم هەیە وەکو گەلی کورد چۆن ئەتوانم بزانم من مەسلحەتم لەگە ئەمریکا چۆن یەکەگرێتەوە لە شوێیەکە گرێتەوە ئەو خارە زەعیفەکانی خۆشم دەبێ بزانم ئێمە لەسەر خاڵی زەعیفی خۆمانیش ناکە تەنها دوو شتمان دێتە بەرچاو غرورەمانگرێ ئەو غرورگرتنە خەتەرە مەسەلەن ناردنی نەفت با من بابینە من یەک قەوسم ئەوە خەتەرێکە باشە لەبەرەوەی ناتوانم بگەڕێمەوە ئەو بازنەی دەرناچێت مەسەلەی دیپلۆماسیەت کارزان من قسە زۆر لەسە ناکەم بەڵام ئەو 20 قسوور قونسول و نوێنەراتیەی هەرێما یعنی وڵاتانی پێشکەوتوو جیهان ئەمە نمونەیەکە کە هەرێمی کوردستان توانێتی دیپلۆماسیەتێکی سەرکەوتوو بکات حاڵەتی دووەم ئێمە ناتوانین بە زمانی عەفونکە ئاخیر قسەم ئێمە ناتوانین بە زمانی بەرامبەری خۆمان قسە بکەین جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لە دەی سێ ئیشاراتی پێدا لە یەکێک لە وتارەکانی دەڵێ من ناچمە تورکیا بە قسەی تورکیا چیوت من ناچمە تاهرانیش بە هەمان شێوە بەو شێوازە ئێمە ناتوانین دیپلۆماسیەت خوێندکاری دکتۆرە سوپاس بۆ دکتۆر محەممەدکیانی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق سوپاسانەکەم سوپاس بۆی کە میوانی تاوتوێ بوون ئازانێ نافتی سوپاس بۆی تا بەرنامێکی دیکە هەر شاد بن دەست تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان